سڵای خۆی گەورەتان لێبێت ئەمڕۆ لە شاری هەولێر کۆنفرانسێکی تایبەت بە پێکوتەی ڤایرۆسی کۆڕۆنا بەڕێوە دەچێتەوە بڕیارە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لەلایەنی حکومی و دکتۆر و پسپۆڕانی بواری ڤاکسین و کۆڕۆنا لێرە ئامادەن لەلایەنی حکومی عێراقی و لەلایەنی حکومی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی تاوتوێی باشترین جۆری ڤاکسینی کۆڕۆنا بکەن لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە ماوەی ڕابردوودا چەند ئەگەرێک لەم هۆکارانەوە خراببوونە ڕووکەوە زۆرە ڤاکسینێکە بوو ئەم ڤاکسینانە نەدەبوایە بۆ هاوڵاتیان بەکاربهێنرێت یاخود لە کاتی بەکارهێنانی ئەم جۆرە ڤاکسینانە شێوازی مرۆڤ گۆڕانکاری بەسەردا دەهات من بۆ ئەم بابەتە بۆ زانیاری زیاتر دەسمەلای وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر ئاسو عەوێزی دکتۆر جان سڵاو لێ بێگەربێتە ئێرە ئاماز لەم کۆنفرانسە چییە و ئێوە بەنیازن چی بکەن و دەرئەنجامی ئەم کۆنفرانسا بەشێ دەگات بەئەکیدی هەروەک دەزانن لووتکەی تەندروستی لە هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسا بە ئەنجامدانی کۆنفرانسی ڤاکسینی 2019 لە بۆ ئاستی عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتی تەوانە ئەمە کۆنفرانسێکی زۆر گرنگە لە کاتێکی زۆر هەستیار هەروەک دەزانن باس و خواسی دابەشکردنی ڤاکسین بوویتە باسی هەموو لایەک چکە بە پێوەستە بە پارێزگاریکردن و دروستکردنی بەرگریەکی گشتی لە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەگەڵ عێراقیش بۆیە کۆنفرانسێکی لەم زۆرە گرنگێکی تایبەتی دەوێت چونکە تەنها پرۆسێسەکە پرۆسێسی بەردەستبوونی ڤاکسین نییە چۆنیەتی دابەشکردنی بەو شێوازەی کە طبعا ستاندەردە جیهانیەکان ڕێی پێداوە بە تایبەتی ئەو گروپانەی کە بیدایەت ڤاکسینەکە وەردەگرن و چۆنێتی تەوزیعکردنی بە شێوەیەکی بەرفراوان ئێستا باسی لێ دەکرێت پانێڵەکان تایبەتن بەمە چونکە ئەمە طبعا وەکو دەزانن ڤاکسین ئێستا گرنگێکی تایبەتی پێدەدرێت نەکرد لە سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە هەموو جیهان هەموو ئەوانەی کە لێرە بەشدارن طبعا لە بەڕێزان لە وەزیرە پەیوەندیدارەکان هەروەها ڕاوێژکارە بەڕێزەکان و پسپۆڕانی پزیشکی کە ئێستا لە پانێڵەکان بەشدار دەبن ئەمڕۆ چ بەیانی کە تەواوکاری پانێڵەکەی ئەمڕۆ دەبێت هیواداریم بگەینە ئەنجامێکی زۆر باش لێ تێگەیشتی زۆر باش سەبارەت بە پرسی ڤاکسین لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دکتۆر ترس لەوە هەیە ئەگەر هاوڵاتیان ئەم جۆرە ڤاکسینە بەکار بهێنن گۆڕانکاریان بەسەردادێت یاخود زەرەر و زیانی زۆرە ئێوە ئەم بابەتانە چاوتوێ دەکەن بەئەکیدی طبعا پەسەندکردنەکە یەکەم شت پەسەندکردنی ڤاکسین زۆر گرنگە لەلایەن ڕێکخراوی جیهانی دەرمان و خۆراک هەروەها ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئەمە موژدەیەکی دڵخۆشکەر بوو لە بۆ هەموو هاونیشتیمانیان لەسەر تاسەری جیهان بۆیە ئەو طبعا ئەو ڕێژەیە کە نەجاحەتی هێناوە لەو ڤاکسینانەی کە طبعا بەردەستن و طبعا پشتڕاستکرایەوە کە لە بەڵگەزانستەکان ئەویان سەلماندووە کە نسبەی سەرکەوتنی ئەم ڤاکسینانە زیاترە لە 90% کەمە ڕێژەیەکی زۆر باشە طبعا ئەوەی کە باسی لێ دەکرێت چەند تەسیراتی لاوەچی هەموو ڤاکسینەکەیەتی ینی ئەو کەسەی کە ڤاکسین وەردەگرێتن چۆن بەرگری لەش دروست دەکات بەوەی کە هەندێک گۆڕانکاری لە لەش دروست دەبێت ئەو بەرگریەکە دروست دەکات نەمە شتێکی ئاساییە بەڵام تاوەکو ئێستا ئەو ڤاکسینانێک کە بەردەستن و پەسەندکرا لە ناوەندی تەندروستە جیهانیەکان تاوەکو ئێستا هیچ تەسیراتێکی لاوەچی وا گەورەی نەبووە کە جێگای باز بێت بەڵام ئەمەش پرسێکی گرنگە و سوپاس لە بۆ پرسیارەکەت کەمە تاوتوی لەسەر دەکرێت بەڵام تاوەکو ئێستا تەسیراتێکی زۆر گەورە کە بێتە هۆی ئەوەی کە ئێمە لێرە باسی بکەین هەتا ئێستا نەبووە و حاڵەتی بەو شێوەزەش تۆمار نەکراوە پێویستیشی بەو ترسە ناکە بەڵام بە شێوەیەکی گشتی ڤاکسین هەردەم وەرگرتنی ژەمە ڤاکسین طبعا گۆڕانکانێک لە جەستە دروست دەکات بۆ ئەوەی کە طبعا لەش ئامادە بێت بۆ کاتێک کە ڤایرۆسەکە هاتە ناو لەش بتوانێت لەش شەڕی دژ بۆ ڤایرۆسە بکات. کۆتا پرسیارم لەوە ڕوون دەکەم ئایا ئەو کەسانی کە ڤاکسین وەردەگرن پێویستیان بە مودەتی چەندە بۆی ئەو گۆڕانکاریانیان بەسەردا بێت یاخود تاوەکو ئەم ڤاکسینە بە تەواوەتی وەردەگرن بەئەکیدی ینی کە ڤاکسینەکە تو وەرگرت ئیدی ڤاکسینەکە لە ناو لەش ئیشی خۆی دەکاتن ینی چەند کاتێکی زۆر کەمی پێویستە بۆ ئیشی خۆی بکات و ئیدی دەمێنێتەوە بۆ ئەوەی کاتێک کە ڤایرۆسەکە هەڕەشە لە جەست دەکات بێتە ناو جەستە بتوانانی شەڕی لەگەڵ بکانێت بەرگریەک دروست بێت چونکە ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبن و لە کۆڕۆناش سا دەبنەوە بەرگریان هەیە ئەم بەرگریە بە شێوازی ڤاکسین ئەوزارێک یعنی بە ڤاکسین بەخۆی چارەسەر نییە یعنی بە ڤاکسین پێشەوەی کە ئەو کەسە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بێت و یان هەر ڤایرۆسێکی تر کە ڤاکسین وەردەگرێتن بۆ ئەوەی جست لەشی ئامادە بێت تاوەکو ئەو ڤایرۆسە تەسیراتی زانبی و تەسیراتی زۆر بە قووەتی نەبێت لەسەر خانەکانی لەش تەسیراتە کاتیشی ماوەیەکی کەمی پێویستە یەکسەر ئەمە لە لەشی دەبینێتەوە بەرگری لە جەستە دروست دەکات. زۆر سپاس دەکەم بەڵێ ئەمە بە شێوەیەکی گشتی وردەکاری ئەم کۆنفرانسە بوو سەبارەت بە ڤاکسینی کۆڤید-19 لە هەرێمی کوردستان کە بەڕێوە دەچێت بە تایبەت لە شاری هەولێر.